وەکو گروپی سوارانی کارۆخ فیستیڤاڵی ساڵانەمانە و ئەم ساڵیش چوارەمین فیستیڤاڵی ساڵانەمان بوو کە فیستیڤاڵەکەمان پێک دێ لە بابەتی کەلتوری و سواری و ئەم ساڵیش کۆمەڵێک بابەتی کەلتوری و فلکلۆری و پێشبڕکێشی سوواریمان ڕێخست. الحەمدولillah ساڵ بە ساڵیش تومعی سواری و خەڵکێکی زۆریش هۆگر و جمهوری خولیا سوواریە بۆیە دەمانەوێ زیاتر پەرەی پێ بدەین و گرنگی بە زیندووکردنەوەی کەلتوری سواری بدەین لەو دەڤەرە. دوم سارە بەشداری لە فیستیڤاڵی سوارانی کارۆخەکەم ئەوە خولیایەکە لۆ سواری و دڵخۆش بووم ئەمڕۆ پلەی یەکەم بەدەستینا لە دژڕەوی ئەمەشکا لێرە بەشداری ئەم فیستیڤاڵەیەکەین ئاما زمان تەنیا برنەوە نیە بەس ئەگەر یەکەم و دوم پلەی یەکەم و دوم سێمیش بەدەستینا خۆشترە و هەستێک خۆشە سواریش خولیایەکە و هەم ریاضی هەم خولیاشە هیوادارم لەناو نەچێ و بەرە پێ زۆربەی جارەکان یانە ئەو هاوچی ئەو ئێستا و غاردانی ئێستا پێم کرد نەمدەتوانێ ها پێ غاردەم لە بەروێ ڕاستی قسەک لێ دەترسم ئەوە نەو برێ وڵی لەوەی بترسم کە بەر بمەوە بەس ئەتو برێوی نەری بیداەتی کە فێر دەبی هەر ترسەکرد لێ دەبی. ڕێخستنی ئەو فیستیڤاڵی ئەسب سواری کە ساڵانە لە بناری تای کارۆخ ئەنجامێدەین هەموو خەڵکی وەرتێ و خوشکبرایانمان لە هەموو شارەکانەوە دێینە ئێرە کۆ ئەبینەوە. هیوادارم لە ساڵانی داهاتوو خەڵکانی دیکەی کوردستان لە هەر شوێنێکی کوردستانن لە ئەوانەی کە لە دەرۆن بێنەوە و لێرە یەکدی بناسین بێنەوە جوانی وەرتێ ببینن جوانی ئەو سروشتەی ببینن کە وڵاتی خۆمان جوانی زۆر گەورەتری تێدایە کە لە وڵاتان ئەیبینن. وەرتێ شوێنەکە کە لە هەر چوار وەرزی ساڵ گەشتیاری زۆر سەردانیەکە لەو فیستیڤاڵی کە بەشداریەکەمە من وەکو کچێکی گەنج کە لەوانەیە زۆر شت هەبی لە پێشودا هەبووە من نەیزانم لێرەدا ئەتوانم ئەو کەسە بەتەمەنانە ببینم قسەیان لەگەڵ بکەم زانیاریان لێوەربگرم. لێرەدا ئێمە خانمانی بەهرەدارمان هەیە کە دەستڕەنجینن. ئەم ساڵیش بە جۆش و خڕۆشەوە لە فیستیڤاڵی ئەسب سوارانی وەرتێ بەشدارین. ئێمە وەک کچانی وەرتێ وەک ژنانی وەرتێ جەخت لە کەلتورەکەمان دەکەینەوە جەخت لە پاراستنی کەلتوری کوردی و نێریتی کوردی دەکەینەوە و پاراستنی جلە کوردیەکانمان تەنانەت ئەو کەوای کە لە بەر خۆمدای مارە بڕینی دایکمان کە پارێزیاریمان لێ کردو هەڵمان گرتووە.